وەقسەکردنی زیاتر لەبارەی ڕەتکردنەوەکەی داوای نەوەی نوێ لەلایەن دادگای فیدراڵیەوە لەگەڵ بەڕێز ئاردەڵان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار و شارەزای یاسایی لەولێر و لەگەڵماندا گفتوگوی زیاترەکەین. بەڕێز ئاردەڵان ئەحمەد سڵاوتان لێبێت وم کاتتان باش. کاکەردەڵان بەخێر بن، شەف باش، سوپاش بۆ بەشداریکردنەوە دە کوردستان 24دا. چۆن دەڕوانە ئەم بڕیارەی دادگای فیدرالی؟ زۆر سپاس، سڵاو لە بەڕێزتان و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنی بەڕێزەکەتان. سەبارەت بە بڕیاری دادگای فیدرالی، بڕیارێکە کە جەنابتان ناوەڕۆکەکەتان خوێندەوە، داوایەکی 6 کەسی ڕەت کردوتەوە کە بە داوای ژمارە 63 ساڵی 2023 لە دادگای فیدرالی تۆماریان کردووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی کە داوای هەڵوەشاندنەوەی بڕیاری ژمارە 61 ساڵی 2021 دەکەن کە تایبەتە بە پاشکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بڕیارەکە ڕەت کراوەتەوە لەبەرەوەی هەروەک بڕیارەکە ئاماژەی پێداوە ئەو بابەتە ناکەوێتە ژێر تایبەتمەندی جۆری دادگای فیدرالی، دادگای ئیتیحادی، بۆیە ڕەت کراوەتەوە لەبەرەوەی مادەی 4 لە یاسای ژمارە 30 ساڵی 2005 دادگای ئیتیحادی تایبەتمەندیەکانی دادگای ئیتیحادی دیارە کردووە بە 9 بڕگە و ئەو بابەتەی کە لە سکاڵاکەدا هاتووە لە داوەنامەکەدا هاتووە ناچێتە ژێر هیچ یەک لەو 9 بابەتەی وەک تایبەتمەندی دادگای ئیتیحادی دیاری کراون. بۆیە دادگەکە داواکە شایستەی ڕەتکردنەوە بۆ دادگاش ڕەتی کردوتەوە. بەڵێ ئاین دەتوانین بڵین سکاڵاکە لە جێ و شوێنی خۆی نەبووە، ئەی وەڵامی دادگای فیدرالی لە جێی خۆی بوو، تەواو بوو، وەڵامێکی یاسایی بوو؟ بێگومان دادگای فیدرالی سوپاس بۆخوا ئەم جارە هەندێک بێلایانی پێوە دیارە و بڕیارەکەی بڕیارێکی تەواو یاساییە، چونکە هەروەک ئاماژەم پێدا مادەی 4 لە یاسای دادگای ئیتیحادی تایبەتمەندی ئەو دادگای دیاری کردووە. ئەو بابەتی داوایش بە هیچ شێوەیەک ناجێتە ژێر ئەو تایبەتمەندیانەوە کە بە 9 بڕگە زۆر بە جوانی لە قاڵبی داوە حەسری کردووە کە تایبەتمەندی دادگای ئیتیحادی بریتە لەم 9 بابەتەی کە لە مادەی 4دا ئاماژەی پێداوە و بابەتی داوای ئەو بەڕێزانەی کە شاسوار عەبدولواحید و شاسوار عەبدولواحید و خوشکەکەی و 5 کەسی کەنە ئەو داوایان کە نووسیوە تایبەتمەندی دادگای ئیتیحادی نییە، بۆیە دادگای ئیتیحادی بە پێی یاسا ڕەتی کردوتەوە. زۆر معلومی بەڕێزشتانە بڕیارەکانی دادگای ئیتیحادی بڕیاری باتن، شایستەی تانە لێدان نین، بۆیە نا ئەو بەڕێزانە وانی هیچ بەڕێزێکی دیکە لەمەوە دوا بۆی نییە تانە لەو بڕیارە بدات لە دادگای ئیتیحادی. باشە بابەتەی کۆتایی پێیانە بە شێوەیەکی یەکجارێکی. زۆر جار بەشێک لە چاودێرانی سیاسیش باس لەوە دەکەن کە خەڵکانێکی پۆپۆلیست دروست بووینە، لە پارتە سیاسەکان دروست بووینە، سواری شەپۆڵی دەنگێکی ناڕازی بوونە، دەیانەوێتن بەم جۆرە سکاڵانە بەم جۆرە قسانە خۆ دەربێخن و دەنگی یان برن عاتیفەی خەڵکێک دەنگدەرێک بۆ خۆیان ڕابکێشن. ئەمە بەڕای تۆ کە بڕیاری دادگا ینی دەرسێک نییە بۆ ئەو کەسانە کە خەڵکێک ئیترجارێکی تر بە پۆپۆلیسیانە بیر نەکاتەوە یاخۆ سواری عاتیفەی دەنگی خەڵک نەبێتن؟ واللهی زۆر بەداخەوە خۆزگەوانە بواە جێگای داخە کە ئێمە خەڵکانێکی کورد و پەرلەمانتاری کورد و پارتێکی کوردی بچێت لە بەغدا لە دادگای ئیتیحادی سکاڵا لە دژی حکوومەتەکەی خودی خۆی تۆمار بکات کە حکوومەتی خۆیەتی بە خوێنی خەڵکی کورد بە ڕەنج و خەباتی چەند ساڵەی کورد هاتۆتەکایەوە سکاڵای لە دژی تۆمار بکات. ئەوە بەڕای من ناوەڵا، چکە ئەو کەسەی کە تەڕ بێ لە ئاو ناترسێ، ئەو کەسانە بە بەڕەتکردنەوە بۆ نەوەشتانە باوەڕ ناکەم ڕێگریان لێ بکرێت، چونکە ئەسڵەن بۆ خۆیان هەموو بەبەستیان دەرکەوتنە و خۆ ئاشناکردنە خۆشیرینکردنە لای خەڵ لەسەر ئەساسێکی بێ بنەما و لەسەر ئەساسی لایەنەکانی دیکە. بەداخەوە هیوادارم ئەمە بێتە دەرس هیچ کوردێکی دیکە تانە و تەشە لە حکوومەتەکەی خۆی نەدات، چونکە ئەوەی ئێمەی کورد دەیکەین ئەمڕۆ لاوازکردنی هەرێمی کوردستانە بە تەواوەتی زۆر بەداخەوە. ئێمە واقعەیەکی زۆر تاڵ دەبینین ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لە بەرامبەر حکوومەتی عێراقی بچووک دەکرێتەوە و دەسەڵاتی کەم دەکرێتەوە، ئەویش
بەهۆی ئەو دەستە ناوخۆیانەی کە لە ناو کوردستاندا هەوڵ دەدەن بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان. هەروەک باس کرا هەموو قسەیەک ئەوە بوو کاتێک کە ئێمە نەوت هەرێمی کوردستان نەوت ڕادستی بەغدا بکاتەوە هەموو کێشەکان چارەسەر دەبێت. فەرمەوە هەرێمی کوردستان نەوتی ڕادستی بەغدا کردەوە، بەغدا تا ئێستا ڕازی نییە موچە بنێرێ و دڵنیاتان دەکەم بۆ لەمە دواشەر بەو شێوەیە دەبێت. بۆیە ئەگەر ئێمە خۆمان هێز و توانای خۆمان نەپارێزین و یەکڕێزی خۆمان وەکو کورد لەناو خۆمان نەپارێزین، باوەڕ مەکە کەسێکی غەیرە کورد لە هەر نەتەوەیەک بێت بە تەنگ بەرژەوەندی باڵای گەلی باش. بۆیە خۆمان پێویستە داکۆکی لە خۆمان بکەین، خۆمان ڕێز لە خۆمان بگرین. بەڵێ بەڕێز ئەردەڵان ئەم داوای کاڕاستی دادگای فیدراڵی کراوە پێتان وایە زیاتر سیاسی نییە تاکو یاساییانەوە تا ئەوانەی کە داواکان پێشکەش کردووە نە شارەزای یاسان نە کەسێکی شێ ڕاوێژێکی پێ بکەن کە بڵێنەوە نابوو ئەم داوای پێشکەشی دادگای فیدراڵی بکرێت. لە کاتێکدا سەر و بنیان باسی یاساش دەکرێتن کاکەردەڵان بێگومان سەر و بنی زمانیان یاسایە وەڵامی خۆ ئەگەر ئەوانە ئەگەر یاساناز بوونایە بمبورە مقاتعام کرد ئەگەر یاساناز بوونە ئەیانزانی کاوە ئەسڵەن ئەبواە پێش ئەوەی داوا لە دادگای ئیتحادی تۆمار بکەن ئەبواە اختصاساتی دادگای ئیتحادی بخوێنەوە بزان ئایا ئەو داوای ئەوان تۆماری دەکەون دەکەوێتە ژێر تایبەتمەندی دادگای ئیتحادی یانە. ئەو چکە زۆر بەوازحی وەکو باسم کرد لە مادەی 4 و مۆزوعی یەک لای کردوتەوە بۆ یەکێک هەر تۆزێک شارەزایی لە یاسا هەبوایە ئەو هەڵەیە نەدەکرد. ئەمە سەرڕای ئەوەی دوو داوای دیکەی هاوشێوە پێش ئەوان تۆمار کراوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەتکراوەتەوە کەواتە سابقەیەکی قەزایی هەیە پێشینەی دادوەری هەیە لەسەر ئەم بابەتە. ئەوان هەبوایە ئەوە بزانن کە داوای هاوشێوە پێشتر ڕەتکراوەت کەواتە چارە نووسی داواکەی ئەوانەی شەڕەتکردنەوە دەبێت. بۆیە وەک باسم کرد ئەوە تەنیا خۆ دەرخستنە و خۆ شیرینکردنە بە شێوەیەکی نادروست و ناحەق لەبەر چاوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر بنەمایی کە گوایە ئەوان داکۆکی لە مافی باشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن کە بەداخەوە پێچەوانەکەی ڕاستە. هیچ یاسایەک هەیە لە عێراق یان لە دادگای فیدراڵی کە ڕێگری لەو کەسانە بکەن ئیتر بۆ هەر شتێک هەبێتن پەنا بۆ دادگا ببرێتن. خو باسم کرد کە ئەوانە پۆپولیستانە بیر دەکەنەوە بۆ ئەوەی سواری شەپۆلی دەنگی خەڵک ببێت. یعنی شتێک هەیە یاسایەک دەقێک هەیە لە دەستورا بیان لە یاسابی ڕێگیری لەو کەسانە بکرێتن. خۆ دادگای فیدراڵی دوکانێک نییە ئیتە هەر کاتی بیانەوێتن بچن وەرەقەیەک تەقدیم بکەن. وەڵاهی خۆی دادگا ئەو بنەمای ئەساسی کە بۆ دادگا هەیە دادگا دەرگای کراوەتەوە بۆ هەر کەسێک کە بێ سکاڵات تۆمار بکات ڕێگری لە هیچ کەسێک ناکرێت. من بۆم هەیە تۆ بۆ تێ هەر هاوڵاتیەک بۆی هەیە سکاڵات تۆمار کات لە هەڵام نابێ ئەو شتێک کە سکاڵەکەی تۆمار دەکەی بوونێکی یاسایی لێبێ یعنی قانونی بێ ڕێکاری خۆی هەبێتن دەکرێتن هەر کەسێک هەستێتن شتێک سکاڵایەک تۆمار بکات لە کاتێکدا دادگا بڵێ ڕەتم کردوتەوە. بنەماکانی دادگاش دانراون. خۆ بێگومان وەکو باسم کرد پێم گوتی پێشتر داوای هاوشێوە هەبوو ڕەتکراوەتەوە بۆیە ئەوانە ئەگەر تۆزێک پێشخانەیە پشتخانێکی یاسایان هەبوایە نەدەبایە دایە تۆمار بکەن. بەڵام ئەگەر تۆ هەر داوایەکت نووسی و بەهۆی داواکەی تۆ زیان بە هەر کەسێک گەیشت یا ئەو کەسەی کە تۆ داوات لەسەر تۆمار کردو زیانی پێگەشت تۆ بۆت هەیە لە دادگای بەرایی داوا تۆمار بکەیت داوای قەرەبووی ئەو زیانانە بکەیت کە ئەگەر مادی بە یا معنەوی بەرد کەوتوێت لە نەتیجێ بەرزکردنەوەی ئەو داوایە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی هەیە داوای قەرەبوو لەسەر ئەو کەسانە بنووسێت کە ئەم داوایان تۆمار کردو. بەڵێ ڕێز ئەردەڵان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار و شارەزای یاسایی لاولێرۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتێ بێمەتاندا. سپاس.